نرخی بلیتی یاریەکە گەیشتۆتە 6,000 دلار بۆ هەر بلیتێکە ئەمە نرخێکی زۆرە. ئێستا یەکێک لە داواکراوترین یاریەکانی مۆندیال لە نێوان کۆلۆمبیا و پرتوگال بەڕێوە دەچێت لە مۆندیالەکە چاوێکی زۆری لەسەرەوە کۆمەڵێک تایبەتمەندی گرنگ و تایبەتی هەیە ئەم یاریە. کۆلۆمبیا خاوەنی 6 خاڵە ئێستا لە مۆندیالە و پرتوگالیش خاوەنی 4 خاڵە. هەردوو هەڵبژاردەکە سەرکەوتون، بەڵام کۆلۆمبیا بە یەکسانبوونیش لەم یارێ لی دەرچێ هەر لە کۆمەڵەی بە پلەی یەکەم دەچێتە قۆناغی 32. یەکەمیش گرنگی خۆی هەیە بۆ ئەم دوو هەڵبژاردە ئەگەر هەر کامیان بڕۆن، لەبەرەوە دوور دەکەونەوە لە ڕوبەڕووبوونەوەی هەڵبژاردەکانی ئیسپانیا و فەڕەنسا کە ئەمەش یاری زۆر قرس دەبن بە نسبەت ئەوانەوە. یەکێکی تر لە گرنگیەکانی ئەم یارەی نێوان کۆلۆمبیا و پرتوگال ئەوەیە کە کۆلۆمبیا لە حسابکە لە ئەرز و ناو هاندەری خۆیدا یاری دەکات، لەبەرەوە گەورەترین ڕەوەندی کۆلۆمبی لە میامیە، یارەکەش لە یاریگای میامی بەڕێوە دەچێت، بۆیە چاوەڕێ دەکەی هاندەرێکی زۆری کۆلۆمبی لە یاریەکە ئامادە بن. لە لایەکی تریشەوە ئەم یاریێت تەحەدایەکی ترە بۆ کریستیان ڕۆناڵدۆ. ئێوە دەزانن لە یاری پێشودا کریستیان ڕۆناڵدۆ کە 2 گۆڵی تۆمار کرد ئاماژەی بەوە کرد، یعنی قسەی کرد وتی من گەڕامەوە. یعنی ئەم یارێت تەحەدایەکە بۆ ڕۆناڵدۆ لەوەی کە ئایا ئەگەر گۆڵ تۆمارکە هەر بەڕاستی گەڕاوەتەوە. بۆیە چاوێکی زۆر بە تایبەت هاندەرانی کریستیان ڕۆناڵدۆ لەسەر ئەم یارەیە بزان نەتیجەی بە نسبەت کریستیان ڕۆناڵدۆوە چی دەبێت. ئەمەوێ باسی جیاوازی کۆلۆمبیەکان یاخود جمهوری کۆلۆمبیا بکەم و مێژوویەکتان بیر بخەمەوە. لە ساڵی 2024 کە یاری کۆتایی کوبا ئەمریکا لە میامی و لە هەمان یاریگا بەڕێوەچوو لە نێوان ئەرجەنتین و کۆلۆمبی، ئەمە بۆ میسی یادەوەریەکی ناخۆشە هەر چەندە کاسەکەی بەرزکرەوە لە بەرامبەر کۆلۆمبیا. لە خولەکی 66دا میسی ئەوەندە یاریزانەکانی کۆلۆمبیا بەتوندی یاریان دەکرد، تووشی پێکانێکی زۆر گەورە هات. ئێستا ئەمە ترسی لە دڵی هاندەران و پرتوگالەکان دروست کردووە کە ئایا لەم یاریەدا کریستیان ڕۆناڵدۆ ڕوبەڕووی ئەم تونند و تیژە لەلایەن یاریزانەکانی کۆلۆمبیاوە دەبێتەوە یاخودنا هەر ئەوانە هەر یاریزانەکاننا. جمهوری کۆلۆمبی بەوە ناسراون کە لە یاریگای میامی یاریان دەبێت دار و بەرپێکەوە دەسووتێنن. لە 2024 کاتێک بەرامبەر بە ئەرجەنتین کاسەکەیان لەدەستدا لە کوبا ئەمریکا، یعنی بە شێوازێک شارەکەیان تێکدا ئاژاوەیەکی گەورەیان نایەوە، تەنانەت بۆ ناو یاریگاش بۆ تەماشاکردن زۆرێک لەوانەی کە بلیتیان بڕی بوو نانتوانی بچنە سەر کورسی یاریگا و دانیشن، لەبەرەوەی ئەوەندە هاندەر بە نایاسایی خۆیان کرد بە ناو یاریگادا و تەنانەت بە شوێنی فێنکەرەوە و ڕاڕەوەکانی فێنکەرەوەدا دەچوونە نێو یاریگا. بۆیە ئەم ترسەی پرتوگال لە هاندەر و یاریزانەکانی کۆلۆمبیا گرنگیەکی ئەو زۆر تەواوی داوەتە یاریەکە و وای لێ کردووە ئێستا بە داواکریترین یاری مۆندیال دادەنرێت، لەبەر ئەوە لە 24 کاتژمێر پێش کاتی یاسای فرۆشتنی بلیتەکان داواکاری 5 ملیۆن بلیتە بووە بۆ تەماشاکردنی ئەم یاریە و هەروەها نرخی بلیتی یاریەکە گەیشتۆتە 6,000 دلار بۆ هەر بلیتێکە. ئەمە نرخێکی زۆرە. بەرحاڵ یعنی ئەمە یەکەم ڕوبەڕووبوونەوەی ئەم دوو هەڵبژاردەشە کە لە مێژوودا ڕوبەڕوویەکە بنەوە، لە یاری فەرمی نە لە یاری خۆشی و ئەوەشە ڕوبەڕووی یەکتری نەبوونەتەوە. ئێستا چاوەڕی نەتیجەی بزانین کامیان بە یەکەمی کۆمەڵەی کەی سەر دەکەوێت بۆ قۆناغی 32 مۆندیال.